و هەوڵ دەدەین بە هاوکاری پسپۆرانی ناوخۆ و دەرەکی ئەم هێزانە لە ستانداردە سەربازیەکان نزیک بکەینەوە. سەرۆکی حکومەتی هەرێم لە کارنامە دوور و درێژ و بریقەدار و پڕبەڵێنەکەیدا باز لە بە سیستەماتیکردنی هێزە چەکدارەکان دەکات کە چیەوە زیاتر لە ساڵێکە سەرۆکی حکومەتە بەڵام هەر خۆشی پۆستی سەرۆکی ئەنجومەنی ئاسایش بەڕێوە دەبات و ئەو پۆستە ڕادەستی کەسێکی دیکە ناکات. ئەمەش بەلای چاودێرانی سیاسیەوە سەلمێنەری ئەوەیە کە کارنامەی حکومەت تەنها مەرەکەبی سەر کاغەزە و بۆ جێبەجێکردن نەنووسراوە. بەراورد لەگەڵ کابینەکانی پێشوو هیچ کابینەیەک وەکو ئەم کابینەیەکی حیزبی نەبووە و لەناو هەیمەنەی پارتی دموکراتی کوردستان هەیمەنەی ئیتیجاهەیە کە ئیتیجاهەکەش ئەو ئیتیجاهەیە کە سەرۆکی حکومەت ڕێبەرایەتی دەکا قسەکردن لەسەر دامەزراوەی هێزەکانی ئەمنی هێزە سەربازیەکان ئەمانە زۆر بە زەحمەتە لەبەرەوەی هەر بۆ خۆی لە دەستگایەکی ئەمنیەوە هاتووە تاکو ئێستاش لە ڕێگەی ئەم دەستگا ئەمنیەوە حکومەت بەڕێوە دەبا و تاکوێتە دەستبەرداری نەبووە و بە دیوێک تر ئەمە بۆتە باگراوندی ئیدارەدانی کۆی پرسەکانی کۆی ڕوئیای بۆ حکومڕانی لە کاتێکدا کە حکومەتی عێراق بەلایانی کەمەوە سوپایەکە ئی هەموو هێزە سیاسیەکانە ئی حکومەتە دەستگایەکی پۆلیس و ناوخۆهەیە هەموو حکومەتە بەڵام کۆمەڵی میلیشیاتەیە سەر بە حیزبەکان بەڵام لە هەرێمی کوردستان تاکو ئێستا ئێمە خاوەنی وەزارەتێکی ناوخۆ و پۆلیس و ئاسایش و پێشمەرگەژ نین هەر ئەمانە ئەم دوو هێزە دەسەڵاتدارەیە و هەر هەنگاوێک کە قسە لە دامەزراوەی دەکەن ئەوە بزانە نەخشەیان هەیە حیزبایەتی لەناو ئەو دوو موەسسەیەدا قوڵتر بکەنەوە و دەسەڵاتی حکومەتی بەسەرەوە کەم بکەنەوە. جێگیری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستانیش دەڵێت هاوپەیمانان هەڕەشەی ئەوەیان کردووە ئەگەر لە ماوەیەکی نزیکدا ئەم هێزانە یەک نەگرنەوە هاوکاریە داراییەکان بۆ هێزەکانی پێشمەرگە ڕادەگرن. هاوپەیمانانیش ئەگەر ئێمە ئەمە نەکەین لەوانەیە هاوپەیمانانیش وەکو جاری جاران وەکو لە ڕابردوو پشتیوانمان بوون یاخود با بڵین تا ڕادێک هاوکاریی مانگانیان هەبوو تا ئێستاکانش بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لەوانەیە ئەوانیش یەکێک لە مەرجەکانیان ئەمە بێ کە لە ئایندەیەکی نزیکدا ینی تقریبەن پرۆژەی چاکسازی شەر بە هەمان شێوە یەکێکە لە بڕگەکان مادەی یاچایەکان ئەوەی تێدایە گرتەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و بیزابەت هێزی هەفتاوەشتار بەڵێ هەڕەشەی لەسەرە بەڵێ هەڕەشەی لەسەرە ئەگەر یەک نەگرێتەوەوانە و ڕێک نەخرێتەوە ئەم دوو هێزە و لە چوار چێوەی وەزارەتی پێشمەرگەدا تەوحید نەکرێن و جارێکی تر ینی بە شێوەیەکی باش تەنزیم نەکرێتەوانێ بەڵێ ئەوانیش نیگەرانیان هەیە وەکەوەی کە ئێمە ئاگامان لێ. لە سایە و سێبەری کابینەی نوێمدا مەجید ئیبراهیم کە پێشمەرگەیەکی یەکێتی بوو پاش دەستگیرکردنی لەلایەن هێزێکی هاوبەشی ئاسایش و دژە تیرۆری هەولێرەوە لە ڕۆژی 16 حوزەیرانی ئەم ساڵ هەواڵی گیان لە دەستدانی بڵاو کرایەوە. ئاسایشی هەولێروتی لە ناو بەندیخانە خۆی خنکاندووە بەڵام هەرزوو کەسوکار و یەکێتی نیشتیمانی ڕووداوەکەیان بە سیناریۆ ناوبردو پارتیان بە کوشتنی پێشمەرگەکەیان تۆمەتبار کرد. ئەم ڕووداوەش پێچەوانەی کارنامە و بەڵێنی یەخستنەوەی هێزەکان حیزبی بوونی پێشمەرگەی بۆ ساڵانی 1990 گەڕاندەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.